یانەی چەمچەماڵ لە هەفتەی 27 خولی نایابی کوردستان میوانداری هەندرێنی کرد. چەمچەماڵ درێژەی بە ئەنجامە باشەکانی دا و لەسەر حسابی هەندرێنی میوانی بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یاریەکەی بردە و 3 خاڵی دیکەی خستە سەر کۆی خاڵەکانی. چەمچەماڵ لە هەفتەی 27 خولی نایابی کوردستان میوانداری هەندرێنی کرد. چەمچەماڵ دەیویست لە نێو یاری گاوهاندەرانی خۆیدا درێژە بە ئەنجامە باشەکانی بدات و زیاتر خۆی لە ڕیزبەندی سەرەوەی یانە نایابەکانی کوردستان نزیک بکاتەوە. سەرەتای ژێمی یەکەمی یارێکە هەردوویانە ئاستێکی لە یەک نزیکیان هەبوو، بەڵام هێرشەکانی یانەی میوان بۆ سەرتۆڕی گۆڵی یانەی خاوەن ماڵ مەترسیدارتر دەردەکەوتن. سەرڕایی لە دەستدانی چەندین هەلی گۆڵکردن لەلایەن یاریزانانی هەردوویانەوە ئەو جێمە بەبێ تۆمارکردنی هیچ گۆڵێک کۆتایی هات. لە جێمی دووەمی یارێکەدا بە مەبەستی تۆمارکردنی گۆڵ و دەستەبەرکردنی سێخاڵی یارێکە ڕاهێنەرانی هەردوویانە چەندین گۆڕانکاریان لە پێکهاتەی تیپەکانیاندا ئەنجامدا. دوای لە دەستدانی ژمارەیەک هەلی گۆڵکردن لە خولەکی 68 یارێکەدا سۆران عەزیزی یاریزانیانەی هەندرێن خۆی گەیاندا تۆڕی گۆڵی چەمچەماڵ و گۆڵی یەکەمی بۆ یانەکەی تۆمار کرد. خۆشیەکانی هەندرێن زۆری نەخایاند. دوای 9 خولەک لە تۆمارکردنی ئەم گۆڵە عەلی جومعی یاریزانی چەمچەماڵ توانی گۆڵی یەکسانی تۆمار بکات. چەمچەماڵ لەسەر هێرشەکانی بۆ سەر تۆڕی گۆڵی یانەی میوان بەردەوام بوو تا ئەوەی لە خولەکی 84 یارێکەشدا جیهان جەلال یاریزانی چەمچەماڵ توانی گۆڵی دووەم و سەرکەوتنی یانەکەی تۆمار بکات. دوجار یارێکە بە فیکەی ناوبژیوان کۆتایی هاتوو، چەمچەماڵ بە ئەنجامی 2-1 لە هەندرێنی بردەوە و درێژەی بە ئەنجامە باشەکانیدا. وەکو خۆدا مەژەت پێکرد بەڕاستی یاریزانەکانمان هەتا جێمی یەکەم و جێمی دووەمی شەتا گۆڵەکەشمان کرد، ئاسێکی زۆر باشیان پێشکەش دەکرد. لە کۆتاییەکاندا بەڕاستی شپرزەیەمان پێوەدار بە تایبەتی لە هێلی بەرگری کە بە ئەختای فەردی 2 گۆڵمان خواردەوە. تۆپانە ئیدی زۆر جارەوە باش تۆپانە دەکەی نەیزەکە بە دڵتونیە. ئینشاڵڵا ئەمە بەردەوام نەبی تا کۆتایی خولەکە بزانین چۆن دەبێتن، ئەمە هەوڵی خۆمان هەر بدەین. پێشەکی زۆر سپاس بۆ خوا، زۆر سپاس بۆ ئەو یاریزانە لەو زروفە ئەو توانیان پێشاندا ئەو یاری چاکەیان کرد. زۆر سپاس بۆ ئەو جەماوەرە بەڕێزە، زۆر سپاس بۆیە بۆ هاتنتان. بەڕاستی یاری هەندرێن زۆر یارێکی بە زەحمەت بوو، یعنی یاری وەکو بۆ ئێمە وەکو بۆ پێشوە بۆ دواوە بوو. ئێستا ئێمە وەکو بڵێ لە هەندرێمان بردەوە سێم بووین، سێ سادق دۆڕاندی. ئەو یارێ ئەبوای بیبینەوە، یعنی بە هیچ نوعێک دۆڵاندن قبوڵتیان نەبوو. بەم بردنەوەی و لە ئێستادا چەمچەماڵ خاوەنی 39 خاڵە. چەمچەماڵ خۆی گەیاندا ڕیزبەندی سێیەمی یانە نایابەکانی کوردستان. یانەی هەندرێنیش سەرەڕای شکستەکەی بە کۆکردنەوەی 42 خاڵ لە ڕیزبەندی دووەمی یانە نایابەکانی کوردستاندا ماوەتەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.